بەشێک لە جوتیارانی سنووری هەڵەبجە و شارە زورن بۆی خراپبوونی بەرەمی پەتاتەی ئەم ساڵیانەوە نیگەران و لە پەیامەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن بەهانایانەوە بچن چونکە ئەو کۆمپانیایی تۆوەکەی پێداون ئێستا بەرەمەکەیان لێوەرناگرێتەوە بەوەی بەرزی پلەی گەرماشەوە پەتاتەکە خراپ بووە و بە کەڵکی بەکارهێنان نایەت. ئەو پەتاتەی هێناوە پێویستی بە پەتاتەکەی من نییە مواتەڵەم پێیەکە شوێن نییە پەتاتەکەی منی تێکا پێویستی بە پەتاتەی من نییەوەنە پەتاتەی هێناوە لە تورکیاوە دەستی ئەمەی بڕیوە ئەو پەتاتەکردنەکەی ئێمەش تەنها بۆ چاوبەستکردنی لە حکومەتە زیانەکەمان زۆر زۆرە یعنی ئێمە ئێستا ئەم جوتیارانە هەمومان قەرزاری بۆری و فەرارین قەرزاری گازین قەرزاری سەمادین قەرزاری ئیجاری عەرز و یعنی ئەمە نەمان ئیمجا ئەو کرێکارانەی کە هەڵمان گرتووە لەم دوایە بۆیان کە ڕەفزیان کرد پەتاتەکان قەرزاری حەقدەستی کرێکارین ئەو کرێکارانی کە ئیشیان بۆ کردوین زیانێکی زۆرمان کردو بەڕاستی ئەم کۆمپانیا ئیلا کۆمپانیایەکی ساختەچی و دەستبڕ و چاوبەستکردن لە جوتیار و لە حکومەت نەبێ هیچ شتێکی تر نییە وەسەبارەت بە هەڵکردنەوەکەیشی کە ئێمە هەڵمان کردووە ئێساکە وتێتی من بەڕاتان بۆ لێرم سوێن بێ بەخوا بەڕادی بۆ من ناردووە بە بێ فرێزەر یعنی کۆنتەنێرێکە حاوەیەکی بۆ من ناردووە دوای 2 ڕۆژ پەتاتەم هەڵکردووە لەو عەرزەیە بۆ خۆر لی داوە وەسەبارەت بەوەیش پشووی جەژن خۆی 4 ڕۆژە جەژنی ڕەمەزان 3 ڕۆژە جەژنی قوربان 4 ڕۆژە کۆمپانیا 11 ڕۆژ کردووی بە پشووی جەژن پەتاتی لە من وەرنەگرتووە. ئەو جوتیارانە دەڵێن ئەو کۆمپانیایە ئێستا پەتاتەکان لێوەرناگرێت ناوی گرین عێراق و کاری لە کیسنانی خواردنی ئامادەکراوە پەیام چەند جارێک گەوڵیدا ڕوونکردنەوەی کۆمپانیاکە وەربگرێت بەڵام پەیوەندیەکان وەڵام نەدرانەوە. ئەم پەتات ئێمە لە حەوت دیاکراوە لەم سنووری شارە زورە لە حەوت شوێنی جیاوازە بە 3 جۆر ئاودێری جیاواز کراوە لە هەر سێکا یەک نەتیجەیە هەمی خراپە بەڵێ بۆیە لێرەوە داواکەم لە بەڕێز وەزیری کشتتوکاڵ بەڕێز بێگەرخان خۆی وازام دوور و نزیک ئاگای لەم کێشەیە ئێمە جوتیارین ئێمە قوتی ئێمە ئەم زەویانەیە ئەم ساڵ هەمومان تووشی خەسارێکی گەورە بووین و ناتوانین بچینە ژێرباری ئەو هەموو خەسارێک کە بە سەرمان هاتووە ناچارین ئەگەر ئاوە بڕات ئاوا بەم شێوەیە دووبین بێت ناچارین ئێمەش هەموو زەویە کشتتوکاڵەکانمان گشتی نزیکی جادەکانە ئەی فرۆشین بە خەڵکی سەرمایەدار با بخۆی بیکا بە باخ و فێرلە. کێشە و گرفتی ئەو جوتیارانە خودی وەزیری کشتتوکاڵ و لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستانی لێ ئاگادار کراونەتەوە بەڵام تا ئێستا ئاسۆیەک بۆ قەرەبووکردنەوە و چارەسەری کێشەکەیان دیار نییە و بە بەرچاویانەوە بەرەمی ساڵێکیان خراپ بووە وەڵی ناگرنەوە وەک ئەو جوتیارانە دەڵێن کۆمپانیاکە 400 تۆن پەتاتی پێداون لە 3 جۆر پێگاتووە جۆرەکانیش تایبەتن بە جبسی پەتاتە نزیکەی 100 جوتیار ئەو جۆرە تۆوەیان چاندووە بەپێی زانیاریەکان جوتیارەکان لە ڕێگەی یاسا و هەوڵی گەڕانەوەی مافەکانیان دەدەن و داواکارن وەزیری کشتتوکاڵ و پەرلەمانی کوردستان لەسەر ئەو ستەمەی بەرامبەریان دەکرێت هەڵوێز وەربگرن بەو پێی ڕوبەڕووی زیانی مادی و معنەوی بوونەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.